گەڕێنێتی وە لە گۆڵی شاخۆ سەیری گەشتی جوانی تایە. بەناوی خی گەورە و مێرەبان پێشەکی بە خێراتنی بەڕێستان و کەناڵە بەڕێزەکەتانەکەم بەخێر بێن سەر و سەرچاو باسی ئەم ڕۆمان لەسەر سابوونی ڕقی و جۆرەکانێتی ئینشاءڵڵا وەک مێژوەکەی مێژوو سابوونی ڕقی بە قۆناغەکانێکە قسەی لەسەکەی مێژوەکی کۆنی هەیە چەند هەزار ساڵی بەس ئەوەی لەسەر ئەو کوالیەتی ئێستا و بەوێنەی ئێستا کە ناسراوە لە ساڵی 1970 تقریبن لە سووریا لە دەست ئەرمەنیەکانە بۆ ئەرمەنەکان ئیشیان لەسەرە کرد یانی شەکی تایبەت بە خۆیان بوو ساڵی 1920 بەم کوالیەتی ئێستا لە ساڵی 1940 خەڵکی عەفرین کوردانی عەفرین ئەم ئیشیان گرتە دەست و مینی پێشکەوتنی زیاتریان پێوە وەک عێراق تقریبی 60 بۆ 65 ساڵە 6 ساڵێکە وەک عێراق وەک کوردستانیش زیاتر لە 30 ساڵە هەیە لێرەیە بەس ئەوەی کە ناسرا بێت یعنی خەڵک زۆرین بێ بڵین 15 بۆ 20 ساڵێکە بەکارهێنەرانی تەواو ینی ساڵ بە ساڵ ڕوو لە زیاد بوونە سابوون ئەم سابوونە بڵین جۆرێکمانێ پێوترێت سابوونی ساخ ئەوە زیاتر لە سەدا 95 زەیتی زەیتونە ئەمار سابوونەکە پێوترێت سابوونێکی ساخ ئەو سابوونە نۆرماڵی بازارەکەی نەبێت جۆرێکەمانەیە سابوونی غار ئەوە کەوێتە سەر نسبە 105 غار دەست پێیەکە 110 115 120 ئەکسەرێتی ئەم سابوونەرەکە بەس لە زەیتون زەیتی زەیتون و زەیتی غارە ئەم جۆرەکانی کەینە هەمانە زەیت نەخیل جۆزل هەند ئیتر بە بۆنی یاسەمین بەڵێ حەبەتە سۆدا ڕەشکە خڕۆع گەرچەک ئەوانیکە هەمانەوە شتێکی بەس لەم ڕقیەیە بەعام بەس زەیتی زەیتون و زەیتی غارە زەیتی زەیتون و زەیتی غار بەرامهێنانی بە چەند شێوازێکە لەسەر ئەم جۆرەیان ئێمە قسە بکەین ئەمە بە شک یعنی بە کۆی گشتی لە مانگی 12 دەزەکرێت بە ئینتاجکردنی لە مانگی 12 لە ماوەی چەند ڕۆژێکا بڵین سەبکردن و بڕین و کۆکردنەوەی 6 مانگ بۆ 7 مانگ تقریبن دا ئەندرێت لە دوای 7 مانگ ئیتر لە کارتۆن کردن و بڵین لە جانتاکردن و دیزاینکردنی دەست پێیەکە بەڵێ ئەمە ئیشی دەستە ئەمە بەعام ئیشی دەستە بەڵێ ئیشی مەکینە ئەو بابەتانەی کەیە بەس ئەمە ئیشی دەستە ئەمانە یعنی تقریبا 6 مانگ بۆ 7 مانگ دوای 7 مانگ کۆ ئەکرێتەوە و ئەخرێتە کارتۆنی بڵین 5 کیلۆی 2 کیلۆی تر لەسەر تەڵەبی داواکاریەکانەوە کوالەتی فەرقیە لە ڕووی ئەمە وەک عەرزی بەڕێستم کراکەوێتە سەر نسبەی غار و ئەوەکە لە ڕووی ئەو جۆرانەی کەمانە هەیە بڵین ئەوەی کارگە زەیتی ڕەشکە و بڵێن خڕوع و جۆرە زەیتەکانی کە سمسم و کونجی ئەوە لەوانیکە لە ئیشی مەکاینا بەکارە لە ئیشی دەستیانە گۆڕینی ئەم ڕەنگە بڵین کات ئەی گۆڕێ کات ئەمە لە بیدایەتە کە سەبەکرێت سەوزێکی تەواو ینی تەواو سەوز باوە تەواو لە دوای چەند مانگێ ڕەنگەکەی ئەگۆڕێت تەدریجی خۆی ئەگۆڕێ ئیتر بمێنێتەوە بۆ ساڵی یەکەم و دووەم و سێم ساڵی سێمی فەرقیە بێ لەگەڵ یەکەمە و ئەم سابوونە بڵین کە دروزەکرێت تا 10 ساڵ ئیشی خۆیەکە هەتا بژمێنێتەوە ئەوەی نسبەی غاری تیا بێ سابوونی غار ساڵی سێم لە دووەمی باشترە لە یەکەمی باشترە تا 10 ساڵیش بڵین مواسەفات و کوالەتی خۆی لە دەست نایە سابوونی ئەسڵی بڵین من لەسەر ئەم سابوونی ئەوەی ڕێژەی غار و زەیتون و بڵنشتی ئەسڵ قساکەم هەتا بمێنێتەوە باشتر ئەبێ ئیسفادەی باشتر لێ ئەکرێ چووکارە سا جۆرێکیش کەوتۆتە بازارەوە مەخلوتە زەیتی تێکەڵا ئەمە شتێکە ینی بێکەڵکە بە ناویەوەی خەنە بازار ئەوە شتێکی کێیە سپۆڕانی ئەم بوارە بڵین لە ڕووی پێستەوە هەر لە ڕووی بڵین هەم جەماعەتی ئاعشاب هەم سپۆڕی کەش هاتوونەتە بڵین لەخوای گەورە بە زیاتر لە چەند جار گەڕاونەتەوە لامان و بە بەڵگە و بە نمونەی زینووەوە باسی چەند شتێکەکەن کە لەم سابوو نەتوانیوانە سوود بگەێنێ بە کەسی بەکارهێنەر یعنی لەخوا بە زیابێ نەتیجەی زۆر باش و زۆر سەرسوڕێنەری هەبووە هەر بۆ ئاگزیما هەم بۆ سەدەف هەم بۆ کێشەی وشکی پێست حساسیت هەڵوەرینی قش بێهێزی قش بەقوەتی کرد بڵین بەقوەتکردنی قش بۆ ئەم شتانە لەخوای گەورە بە زیابە نەتیجەی زۆر باشی هەبووە لەبەر بوونی تەبعاً لەبەر بوونی زەیتێک و چەو بڵین چۆنەڵێ بوونی چەند زەیتێکی سوود بەخش لەم سابوونەدا هەم لە ڕووی زەیتی زەیتونەکە هەم زەیتی غارەکەی هەم لە جۆرەکانی تری ڕەشکە و خڕوع و سمسم و کونجی و ئەوە
لەخوای گەورە بەزیابە ینی جوابێکی باشی داوەتەوە و ئیسفادەیەکی باشی بە بەکارهێنەرانی گەیاندووە. ئەمە تەبەن هەمومان نەزانین سابوونی ڕەقیب بۆنێکی هەیە لەوانەیە هەموو کەس حەزی لە بۆنەکەی نەبێ، بەڵام ئێمە چیمان کردو؟ ئێمە چەند جۆرێکەمان لەخوای گەورە بەزیابە شوانی خوا دروست کردەوە نمونەمان لایە بە بۆنی تایبەت بە تایبەتی لەبەر خانمان و لەبەر گەنجان. هەندێک گەنجمانەیەتر ئەو بۆنە پێی مرتاح نەبوو، سابوونمان دروست کردووە تایبەت بۆ زیبکە، بۆ پەڵە، بۆ شێدارکردنی دەموچاو چۆنەڵی بریقەدارکردنی دەموچاو. ئەوەش نمونەیەکە زیاتر لە 3 ساڵە ئیشی لەسەرەکەین و تەواو جوابی خۆی داوەتەوە و بە هەمان شتیش سابوونی زۆر شتی تایبەت دروستمان کردووە بۆ سپیکردنەوەی دەموچاو و جیسم، سپیکردنەوەی دەموچاو و جیسم و ئەوەش لەخوای گەورە بەزیابی ئەویش نەتیجەی هەیە و ئەتوانن لە بەکارهێنەرانی پرسن لە دەرەوەی ئێرەش. سپاس بۆ خۆی ینی زیاتر لە 10 کەس و 100 کەس دەستخۆشی لێ کردوین و جوابیان ئیجابی بۆ لەسەری. وەک بەکارهێنانیشی بۆ نمونە و کەسانەیە لێ قژم زۆر چاورەیە پێستم چاورە، ئەوە ئەبێ سابوونێک بەکاربێنێ ڕێژەی غاری بەرز بێ، ڕێژەی غاری زیاتر بێ، یعنی تا ئەوانەی کە چاوریەک هەیە ئەڵە چاوریەکی زۆر بێزارکەرم هەیە من لە حەمامێمە دەرەوە دوای 2 دقە جانم چاورە بێ، ئەوە بە سابوونێک بەکاربێنێ ڕێژەی غاری فول بێت. بۆ مامناوەندەکان مامناوەند بۆ کەسی ئاعتیادیش سابوونەکەی کە چکە بۆ بەکارهێنەرانی جۆری پێستەکە فەرقەکە، ناتوانێت تۆ بۆ هەموو پێستێک یا بۆ هەموو خژێک یەک جۆری بیتە ئیجباریکەی بەوە. چاورەکان شتی تایبەتیانە دێ پێستی وشک شتی تایبەت بەخۆیە درێتێت. بۆ کڕێشیش ئەوە لەخوا بەزیابێ هەم سابوون هەم شامپۆکەی دروستمان کردووە بۆ قەزەی کڕێش و کڕێشی نێش و لە ماوەی یعنی هەفتەیەک و کەمتر لە هەفتەیەک، یعنی 7 جار بەکارهێنانی ئیتر 7 جارە بێ بەکار بێ، نەک کابرا لە هەفتەیەکە 1 جار بەکاری بێنێ، 7 جار 5 جار بۆ 7 جار بەکارهێنار کرێژی بنبڕ کردووە. سواز بۆ خی گەورە من وەک خۆم تقریبا 16 ساڵە لەم ئیشەیە سەرەتا یعنی وەک هەموو بازرگانێکی یاسایی ئەو شتەمەیە ناکە هەبوو، بەس لە دوای ئەوەوە بە 2-3 ساڵێک دوای ئەوە لە 2011 و 2012 شتی تەڵەبخاسی خۆمانە بوو، شتمان لەسەر داواکاری خۆمان دروست کرد بۆ مناڵ، بۆ نەخۆشی پێست، بۆ هەندێک شتی تایبەت. سپاس بەخوای گەورە شتەکانی ژەسا هەمووی لێرەیە و جوابی تەواویشمان لەسەر وەرگرتووە و زۆریش بابەتەکانی جوابین الحەمدولله. لە کۆتاییە داواکەم یعنی هەچ کەسێک کە بەکارهێنەری ئەم سابوونە نەبوو ئەگەر بۆ جارێک بێت 2 جاریش بێ حەزەکەم بەکاری بێنێ خۆی نەتیجەی ببینێ، بەڵام سابوونێکی تۆزەی تر شتێکی کواڵێتی نەک سابوونێکی ئێستا لە بازاڕا پێوتێ مەخلوط کەس نازانێت زەیتەکەی چیە ئەوە نا بەکاری بێنەوە تر نەتیجە خۆی و قەنەعەتی خۆی ئەگاتە ئەو نەتیجەیە کە ئەیەوێ و بەڕێزی شێزانی یعنی من وتم حەز ناکەم لەسەر ئەم بابەتە وەڵاهی بەس لەبەرەوەی کە نەبێ بە ڕیکلامێک بۆ شوێنەکەم و بۆ ئیشەکەم، بەس ئەوەی یعنی لەو ئیشەیان نەتیجەمان وەرگرتو ئەم 16 ساڵە ئەوەی لەبارەیەوە بینیمانە و بیستومانە ئەوەمان وتووە بەکەمەوە بە زیادەوەنا ئینشاءڵڵا. بارەی نرخیشەوە ئەو سابوونی عەرزی بەڕێستم کرد با بڵین ئەمە کە پێوترێت سابوونێکی ساغ یعنی زەیتێکی بێغەش، زەیتی زەیتون و بڵێنین بێغەش. ئەمە یعنی لەبارەی تەنکاریەوە قسە بکەم تەنی 1600 دۆلارە وەک جوملە. تۆ ئەچی بڵین سابوونی کە هەیە بە زەیتی مەخلوط و بە زەیتێک کەس نازانێت چێ دروست دەکرێت جیاوازیەکەی تەنها 200 دلار 250 دلارە، یعنی کارتۆنێک 5 کیلۆیە 200 کارتۆنی تانێکە بۆ کارتۆنی 1 دلار بۆ دلار و ڕێ فەرقەکە ئەم غەشەکە ئاکرێت لەو ئیشەیە 1 دلار بۆ دلار و ڕێ جیاوازیەکەیەتی ئەمە یعنی کیلۆ یەتە سەر دلارێک و 6 سنت، هەمانە کیلۆی بە 2 دلار، هەمانە بە 3 دلار 4 دلار. بەرزترین کوالێتی کە ڕێژەی غاری فولە کیلۆیە چێتە 16 دلار وەک جوملە. ئێمە لە سەر قسابی جوملە بڵێ قساکەم فولەکەی کیلۆی 16 دلارە، ئەمە یعنی لە نرخا فەرقەکە بەس بڕواکە یعنی ئەوەی کە عەرزی جەنابتم کرد ئەو سابوونەی کە بە دەستکاریەوە یا بە غەشەوە دروستەکەی لە تەنێکە 250 دلار فەرقەکە لەم ئاستەیە، لە غارەکەی تەنەکەی بڵێ 400 دلار فەرقەکە 500 دلار فەرقەکە ئەوە جیاوازیەکەیەتی. منیش ئامادە نیم بەخوا قەت لەو جۆرەشتانە نەبێنمە بازارەوە نەبمە هۆی سەبەبی دروستکردنی. بەڕاستی سوپاس بۆ خوا تا ئێستا چیم هێناوە یعنی ئەوانەی ئەمناسن زانیاریان هەیە لەسەرەوە بە دوای شتی کوالێتی ئاگەڕاوم حەزم لە شتی باش بووە ئیتر گرانەکەوێ ناکەوێ بەخەت چاچری خۆی من پێم هەرزان بوو یعنی ئەوەندەی کە کوالێتی بەرز بە ئەوەی بەکاریش هێناوە وازانێ هەم لە ڕووی سابوونەکان و هەم شامپۆکانیشمان هەمان شت
ئەوە شامپۆیە بڵین تایەتی کریاتین بێ کریاتین ئەمەیان بێ کریاتین ئەوە کریاتین ڤیتامین B5 لەخوا بەزیاب ینی کە ئەو شتانەی ئێڵم بە فعلی ئەوەن یعنی بە زانیاریمان لە سەری هەیە لەسەر ئەو کەسەی کە دروستیەکە لە سەداسەد کە ئەو قسەیەکەین ئەڵێن ئەو نسبەی ئەوەیە لەسەر نسبەکان لەسەر کوالێتەکان ئینشاءڵڵا ئەوە هیچ خلافێکی تیانە بەیزنی خۆ